بەڵێ دیارە لە دوای سەری ساڵی ڕابردوو ئەنگلا مێرکل ڕایشکاری ئەڵمانیا بڕیاریدا جارێکی دیکە خۆی هەڵ نەبژێرێتەوە. دیارە لەو کاتەوە پارتەکانی ئەڵمانیا خەریکی ئەوەن کە ڕایشکارێکی نوێ دیاری بکەن بۆ ئەوەی کە ئەم ساڵ کە هەڵبژاردن کرا ببێت بە ڕایشکار و جێگرەوەی ئەنگلا مێرکل. دیارە تاکو ئێستا دوو کاندید دیاری کراون واتە دوو ڕکابەری بەهێز کە بڕیارە لە با بڵین لە هەڵبژاردننی داهاتوودا خۆیان کاندید بکەن. ئەم دوو ڕکابەرێکیان لە پارتەکەی مێرکڵە ناوی ئارمێن لاشێتە کە ئێستاکە سەرۆکی ویلایەتی نۆرت ڕاین ڤێستفالنە و هەروەها سەرۆکی پارتەکەی مێرکڵشە لە ئێستادا و هەروەها کاندیدەکەی دیکەش مارکوس زۆیدەیە کە ئێستاکە سەرۆکی ویلایەتی بایرنە لە پارتی سۆسیالیستی مەسیحی. ئەم دوو ڕکابەرە دیارە بڕیار بوو ئەمڕۆ یەکشەممە پارتەکانیان ئەم دوو ڕکابەرە لە نێوان ئەم دوو ڕکابەرەدا ڕکابەرێک هەڵببژێرێت بۆی کە لە هەڵبژاردننی داهاتوودا با بڵێن بکرێن بە ڕایشکاری ئەڵمانیا. دیارە ئەم پرسا بە ڕاستپاردەی فرانک فالتەرشتاینمایی سەرۆکی ئەڵمانیا لە ساڵی ڕابردوو دیارە لە 9 دێسەمبەری ساڵی ڕابردوو سەرۆکی ئەڵمانیا فەرمانەکەی دەرکرد بۆ ئەوەی کە ڕایشکاری ئەڵمانیا لە 29 ئەیلولی ئەم ساڵ لە ناو پەرلەمان ئەم پرسە یەکلایی بکرێتەوە. دیارە بەشێک لە پارتەکان بەتایبەتی پارتی مەسیحی با بڵین پارتەکەی مێرکڵ کە زۆرینەی دەنگەکانی هەیە لە وڵاتی ئەڵمانیا وەکو ئەوەی کە باسم کرد ئارمێن لاشێتی دیاری کردووە بۆ ئەوەی کە ببێت بە ڕایشکاری ئەڵمانیا. دیارە ئارمێن لاشێت لە 18 ساڵی 1961 لە شاری ئاخن لە هەرێمی نۆرت ڕاین ڤێستفالن لەدایک بووە. خاوەنی 4 منداڵە و پێشتر پارێزەر بووە. لە ئێستادا سەرۆکی ئەو ویلایەتەیە کە زۆرترین دانیشتوانی ئەڵمانیا پێک دێنێت و هەروەها کاندیدەکەی دیکەش کە وەکو باسم کرد مارکوس زۆیدەیە کە ئێستاکە سەرۆکی هەرێمی ویلایەتی بایرنە کە ئەو ویلایەتەش بڵین گەورەترین ویلایەتی ئەڵمانیا لە ڕووی جوگرافیەوە. بۆی دەتوانین بڵین ڕکەبەرایەتی نێوان ئەم دوو کەسایەتیە دەتوانین بڵین وەکو یەکە یاخود با بڵین ئەوەی کە هەردووکیان با بڵین دەنگێکی زۆریان هەیە لە ناو ئەڵمانیادا. بۆیە ئەگەر بێت و ئەم دوو پارتە ئەگەر بێت و پارتەکانی ئەم دوو کەسایەتیە خۆیان یەکلایی نەکەنەوە بۆی کە کەسایەتیەک دیاری بکەن ببێت بە ڕایشکار ئەوە لە پاییزی ئەم ساڵ کاتێکە لە ناو پەرلەمان هەڵبژاردن دەکرێت پارتەکان دەنگ بە کەسێک لەم دوانە دەدەن. بەڵام جگەل لەمە پارتی سەوزەکان هەن لێرە ئەمان شتا ڕادێک لەسەر ویلایەتیشی ئەڵمانیا دەنگەکانیان زیادی کرد و ئەمانش بەنیازن کە با بڵین کاندیدی خۆیان هەبێت بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کە بڕیارە پاییزی ئەم ساڵ بەڕێوە بچێت. بەڵام ئەوەندەی کە باز دەکرێت زۆربەی فۆکسەکان لەسەر ئەم دوو کەسایەتیان کە پێی دەسێت دیکێک لەمانە ببێت بە ڕایشکاری ئەڵمانیا. ئەگەر بینە سەر یەکێک لە کەسایەتەکان کە ئارمین لاشێتی سەرۆکی هەرێمی نۆرت ڕاین ڤێستفالنە ئێستاکە ئەو با بڵێن زیاتر نزیکە لە پلان و بەرنامەکانی ئەنگلا مێرکڵ و زیاتر با بڵێن بیر و بۆسوونی خۆی هەیە سەبارەت بەوەی کە ئەو بیر و بۆسوونانی کە پێشووتر ڕایشکاری ئەڵمانیا هەیبوو هەروەها نزیکترە لە پەنابەرانەوە و هەروەها دەتوانین بڵێن نزیکترە لە کوردەکانشەوە. زۆر جار دەبینین بینیومانە لە ماوەکانی ڕابردوودا ینی لەگەڵ سەرکردە کوردەکان زیاتر پەیوەندی هەبووە. و ئەگەر بینە سەر کەسایەتەکەی دیکە مارکوس زۆیدە کە ئێستا سەرۆکی هەرێمی نۆر بایرنە ئەم کەسایەتیە تا ڕادێک لە ئیشکردندا لە کارکردندا جددیە لە سیاسەتدا سەرکردێکی جددیە. بەڵام تاکو ئێستا ینی یەکلایی نەکراوەتەوە ئایا با بڵێن پێشبینیەکان چین بۆ ئەوەی کە ئەم دوو کەسایەتی کامیان دەبێت بە ڕایشکاری داهاتووی ئەڵمانیا. ئەمە زانیارەکان بوو ئەگەر